بەگۆرانیە لێرەوە تا بەریتانیا پێشکەشە بە تاکە ڕەوەندی یوکەی خۆشەویست و هەموو هاوڕێکانی بژێ هەروەی خودایە چەندە سەختە غەریبی و دەردی دووری مردم لە تاوی باڵای بۆ دڵم نایە سەبووری خودایە چەندە سەختە غەریبی و دەردی دووری مردم لە تاوی باڵای بۆ دڵم نایە سەبووری یار تۆش نایەیتەوە لام هەر لە بڕیار سووری خوا لە عەبدی خۆشە بێ تۆ چی لە من نەبووری دڵەشی چی لە تۆکەم کە بۆی دنیا سەبووری کە ئارەزووتە وەک زوو سەرێ بدەی لە ژووری تا بەیانی بۆی بمشی سەرگوێ جودمەم چی سووری بۆ کاک ڕەوەندی و کەیە یادەکەم دوور بە دووری لە خزمەتیدا هەما دەڵێی ڕەیس ژەمبووری گەر جوانم بۆ تۆ نەوت قەت نەکەی لێم ببووری هەروەی کاتێکە زوو بێدەنگم وا مەزانە ترساوم کە خوا ناردمێ دونیا ترسی نەخستە چاوم بس و پێ ساڵم عمرا لە هیچ نەترساوم هیچ نام بڕێ نام گرێ وەکو تشکی ئەتاوم بە ئاگری دەستی تۆ قەت ناسووتێ هەناوم ڕاوی منت پێ ناکریا هێشتا پیر نەبوو لاوم مادام بۆ کاک ڕەوەندە لە خزمەتیاوە ساوم بەدڵ پێیدا هەڵدەڵێم دەیخەمە سەرد و چاوم هەمشەو خزمەتی دەکەم بە بەندی وەک لافاومە